بەرتەسکبوونەوەی پانتایی ئازادی ڕادەربڕین و چالاکی مەدەنی لە کوردستان گەیشتۆتە ئاستێکی بەرز تا ئەو ڕادەی پاشەکشەی بە پرۆسەی دیموکراسی کردووە. چالاکانی مەدەنیش دەڵێن حکومەت ترسی لە چالاکیە مەدەنیەکان هەیە، بۆیە بەردەوام ڕێگرێت لە بەردەم کارەکانی ڕێکخراوە بێلایەنە ئازادی خوازەکان. خۆی ناچێتە پێشەوە، یەکێکیشیان بریتیە لە دامەزراوەی ئینستیتوتی ریفۆرم بۆ گەشەپێدانیش بە ئامانجی دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەو کێشانەی ڕوبەڕووی ڕێکخراوە ناحوکمیەکان دەبنەوە. کۆنفراسی کۆتایی پرۆگرامی پتەوکردنی دیموکراسی ساز کرد. بەداخەوە ینی تێنەگەشتنێکێ لە مەسلەی شێوازی کارکردنی با بڵێن لە کۆمەڵی مەدەنی زۆرێک ترسەیە لەلایەنی دام و دەستگاکان لە بەرامبەر ئەو سێکتەرە. بۆیە پێم وایە تا ئەو ترسە هەڵ نەگیرێ لەلایەنی با بڵێن لەلایەن دام و دەستگاکانەوە بە زەحمەت دەتوانن ینی ئەوان ببنە بەشێک لە ینی وەکو هاوکاری یەکتر بن. ئەوە دەتوانم بڵێم پەیوەندی بە مەسلەی خودی تێگەشتنی یاخود کولتورەوەکەوەیە، بەڵام لەلایەنشترەوە کۆمەڵێک ئیجراعات هەیە. ئەو ئیجراعاتانە ئەمینیان ئیدارینە، بۆ نمونە هەندێک ئیجراعات هەیە پەیوەندی بە مەسلەی دروستکردن و تۆمارکردنی خودی ڕێکخراوەکانەوە هەیە. کەم تا زۆر دەتوانین بڵێن هەندێک وایە بربەستەیە لەو ڕۆوە، یاخود هەندێک زاروی ڕێکخراوەکان دروست بن بەڵام ڕێگری دەکرێت لە کارەکانیان. ئەمانە هەندێک زاروی دەتوانن بڵێن پەیوەندی بە مەسلەی سراعاتی داخلی حزبەکانەوە هەیە، یاخود سراعاتی سیاسیەوە هەیە. بە بۆچوونی چالاکانی مەدەنی کۆمەڵێک یاسا لە کوردستان بوونەتە کۆسب لە بەردەم چالاکی ڕێکخراوە ناحوکمیەکان. لە سەرووی هەمویانەوە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆرە، هاوکات بێلایەن نەبوونی بەشێکی زۆر لە ڕێکخراوەکان بووەتە بربەستێکی تر لە بەردەم بەرەو پێشچوونی چالاکی مەدەنی. ئەوەی کە ئێمە هەستمان پێکردووە تەنها زیاتر شتێکی ڕووکەشە، ئەگەرنا بۆ نمونە فەرمانگە نوێنەرایەتی زیاد لە 4000 ڕێکخراوەکە لە هەرێمی کوردستان. ئەم ڕێکخراوانە لایەنی کەمێکی ئەندام و بەرەو سەریان هەیە. تاوەکو ئێستا لە هیچ پارێزگایەکی هەرێمی کوردستان فەرمانگە نوێنەرایەتی نییە، کەواتە ئەمە خۆی لەخۆیان حکومەت گرنگی بە و فەرمانگەیە نەداوە. سەبارەت بە ململانی یاخود گرفتەکانی بەردەمکاری ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان بەشێکی سەرەکی بۆ حکومەتە گەڕێتەوە، لەبەرەوەی کۆمەڵی یاسا و ڕێسای داناوە گرفتی بۆ ڕێکخراوەکان دروست کردووە. بۆ نمونە بەیانی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی دەیەوێت گردبوونەوەی و کات سەبارەت بە بابەتێکی نیشتیمانی ناوخۆیی گرفتی هاوڵاتیان حکومەت دەتوانێت بێ بە یاسای تیرۆر یاخود بە هەندێک یاسا کە کۆت و بەندی دروست کردو بۆ چالاکە مەدەنیەکان ڕێگەی لێ بگرێت. و سەبارەت بە هەیمەنی حیزبیش لە ناو ڕێکخراوەکانە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەو 4000 ڕێکخراوەی کە هەیە لە سەتا بەواچێ 70 بۆ 80 بەرەوسەریش ڕێکخراوەکان لەسەر بنەمای حیزبی دروست بوونە. نەبوونی هەماهەنگی لە نێوان ڕێکخراو مەدەنیەکان بۆ پرسە نیشتیمانی و چارە نووسازەکان بە کۆسپێکی تر لە بەردەم بەرەو پێشچوونی چالاکی مەدەنی لە کوردستان دادەنرێت. کۆمەڵگەی مەدەنی دەبێت کاریگەری دروست بکە. کاتێک تۆ دامەزراوە مەدەنیەکان هەمانگ نەبن لەگەڵ یەکتری، نابنەوە هێزەی کە باوەڕ بە دەستگایەکی حکومی یا باوەڕ بە کۆمەلگا بێنن کە ئەوانە ئەو هێزە کاریگەریە فزیادڕەسەن کە کۆمەلگا بە ئاراستەیەکی مەدەنی و ئیجابی دادەبات. ڕێگریکردن لە دەستگاکانی ڕاگەاندن و خۆپشاندان و گردبوونەوە و داخستنی بارەگای ڕێکخراوە مەدەنیەکان چەند کارێکی بەردەوامی حکومەتی هەرێمن کە لە حاڵەتەوە بووەتە دیاردە و کاریگەری هەبووە لەسەر پاشەکشەکردنی دیموکراسی. چالاکانی مەدەنیش پێیان وایە تا دەستی حیزب لە دام و دەستگاکانی حکومەت دوور نەخرێتەوە پرۆسەی دیموکراسی بەرەو پێش ناچێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.